بەڵێ لەبارەی پەیوەندیەکانی ئێستای نێوان ئەمریکا و ئێران و وەسەردانەکەی جو بایدن بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاست بەڕێز مەیسەم موڕادی شارەزای پەیوەندی نێودەوڵەتیەکان لە شاری ئالکبۆرگی دانیمارکەوە لە ڕێگەی سکایپۆ ڕاستەوخۆ لەگەڵمان دەبێ و گفتوگۆی ئەمباسی لەگەڵ دەکەم. بەڕێز مەیسەم سڵاوتان لەبێ، سوپاس بۆی کە ئامادەن لەگەڵمان. سەرەتا بۆ پرسیارە دەست پێکەم بۆ خۆتان نەزانن کاتێکی کەمی ماوە بۆ ئەوی بایدن سەردانەکەی دەست پێ بکات بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاست. کەواتە پرسیارەکە ئەوەیە ئێران چۆن پێشوازی لەو سەردانە ئەکات؟ بەڵێ زۆر سپاس بۆ بەڕێزیشتان بۆ بینەران و بیسەرانی کوردستان 24. دیارەکە سەردانەکەی جۆ بایدن لە بەیانیەوە دەست پێ دەکات تێدە ناوچەکە سەردانی ئیسرائیل دەکات، سەردانی عەرەبستانی سعودیە دەکات و ئەجندای پشتی ئەو سەردانەش کە دیارە کە ئەبینێت کە دوای شەڕی رووسیا و ئۆکراین کێشەگەلێکی زۆر لە کۆمەلگای نێودەوڵەتیە هاتە پێشەوە کە ئێستا وای کرد کە ئیدارەی جۆ بایدن بێتە سەر ئەو قەناعەتەی کە هەرچەند کێشەی هەبوو لەگەڵ محەممەد بن سەلمانی سعودیەدا بۆ ئەوەی کە لەسەر کوشتنی خاشقچی، بەڵام ئێستا هەوێت کە سەردانی ناوچەکەگا چون پێویستی بە بڵێم یارمەتی یان وزەی سعودیە هەست بۆ ئەوەی کە بتوانێت خۆی لەم قەیرانانە کە هەیە لە کۆمەلگای نێودەوڵەتیە ئێستا ڕوویداوە خۆی دەرباز بکات. بەڵام پرسیارەکەتان لەسەر ئێران بوو کە ئێران چۆن هەڵسوکەوت دەکات لەگەڵ ئەم سەردانە. ئەمەوێ بگەڕێمەوە بۆ یەک دو هەفتەی ڕابردوو هەر لە ناوچەکەەوە هەر لە کوردستانەوە لە باشووری کوردستانەوە گەر دەست پێ بکەم هێرشکەلێکمان بینی کە کرایە سەر پێگەنەوتیەکانی هەرێمی کوردستان لەولاوە حکوومەتی عێراق، حکوومەتی ناوەندی زمانی تونتر بوو بەرامبەر ئەوەی کە بێ هەوێت کە ئەو پێگەنەوتیانە کە لە هەرێمی کوردستانە هەیە کە زۆرش پێگەیەکی گرنگن پێم وایە کە هەمووی ئەمانە دەگەڕایە بۆ سەرەوەی کە ئێران دەزانێت کە ئامانجی ئەم سەردانە لێرەدا جۆ بایدن پرسی وزەست و کاریگەری ئەم سەردانش بۆ کورد بۆ نمونە لە باشووری کوردستانە زۆر لەسەرەیەوە ئەگەری کاریگەری پۆزیتیڤی هەیە. مەبەستم ئەوەیە کە لەم حاڵەتەدا ئێرانیەکان نایان هەوێت کە ئەم پێگە گرنگە بە کورد بدرێ، بۆ یەکانە زۆر دڵخۆش نین بەم سەردانی کە لەم حاڵەتەدا ڕوو دەدرات خەریکە هاوپەیمانی نوێ دروست دەکات لە ناوچەکەدا دژی ئێران و ئەوەی کە پێگەی ئێران لە کۆمەلگای نێودەوڵەتیە لاواازتر دەکات کەواتە ئێرانیەکان زۆر بم سەردانە دڵخۆش نین. بۆچی ئێران پێی وایە بایدنیش هەمان سیاسەتی ترەمپ دووبارە ئاکاتەوە؟ ئەمە لە چیەوە سەرجاوی کردووە خوێندنەوەی ئێران؟ لە ڕاستیدا ئێرانیەکان یەک ڕوانگەیان هەیە. ئەگەر بڵێم لە ناوخۆی ئێرانە دوو لایەن هەیە، هەم لایەنێکە ڕێفۆرمخوازەوە لایەنێکە توندڕەوە لەگەڵ دەسەڵاتدا لەگەڵ شخصی عەلی خامنەییدا یەک ڕوانگەیان هەیە بە بەرابەر هەموو ڕۆژاوادا و ئەمریکادا. بەڵام ئەوەی کە ئێستا ئەوان دەڵێن سیاسەتی هەنووکەی جۆ بایدن و لەگەڵ سیاسەتی ترامپایەکیەکە من پێم وایە کە ئەمە ڕاستێکی تێدا نییە و ئێرانیەکان لێرەدا خەریکن چاوەشەکاریەک دەکەن، چونکە لێرەدا ئێمە دەبینین کە ئێرانیەکان بە دوای ئامانجگەلێکی زۆر گەورەترەوەن کە لە کاتی ئیدارەی دۆناڵد ترامپانیان دەتوانانی بە هیچ شێوەیەک دەستیان پێ ڕابکات. بۆ نمونە دەرهێنانی سوپای پاسداران لە لیستی تێرۆریستی کە ئێستا یان هەوێت لە کاتی ئیدارەی جۆ بایدنە دەریبێنن لە لیستی تێرۆ ناتوانن ئەمانە جێبەجێ بکەن. بۆ یەکانە بەو زمانە قسە دەکەن کە دەڵێن کە درێژەدەری هەمان سیاسەتە، بەڵام لە کاتی ئیدارەی جۆ بایدنە ئێمە زۆر نەرمیمان بینیوە کە لە بەرامبەر ئێرانە نواندویانە لە زۆر بابەت گەلێکدا کە بەرژەوەندی ئەمریکا کراوەتە ئامانج ناوچەکەدا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە زۆر شوێندا ئەمریکاییەکان پاشەکشیان کردووە بۆ ئەوەی کە بتوانن ئێرانەکان دڵیان ڕازی بێت. بەڕێز مەیسەم موڕادی شارەزای پەیوەندی نێودەوڵەتیەکان لە شاری ئالکبۆرگی دانیمارکەوە، سوپاس بۆی کە ڕاستەوخۆ لەگەڵمان بوویت. دەستخۆش.